ئەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسی بە شکۆداریەوە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەنەوە و ڕۆلی یەکێتی بەرز دەنرخێنن لە خزمەتکردنی توێژەکانی خەڵکی کوردستان. دوای تێپەڕبوونی 45 ساڵ بەسەر دامەزرانی ئەو حزبە ئەوان دەخوازن ئاوری زیاتر لە کەم ئەندامانی سەنگەر و زیندانیانی سیاسی بدرێتەوە. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر زاری مامی گەورەمان مام جەلال کە بە شەهیدی زیندوو یان بە شەهیدی زیندوو ناوی بردوون هەمیشە بۆ هەر کارێک بۆ هەر پشتیوانێک بۆ کۆمەڵی پێشمەرگی کەمەندەمانی سەنگەر هەمیشە پشتیوان بووە. یەکێتی هەوڵی زۆری داوە بۆ ئەوەی کە هەم کەمەندەمانی سەنگەر هەم زیندانی سیاسی هەم ماڵە شەهیدەکان کە بە تایبەتی ماڵە شەهیدەکانیش کە مناڵەکانیان لە بێناس کەوتون بە دوای بابیان خێزانەکانیان بێناس کەوتون ژنەکانیان ڕەشپۆش بوون لە واقعێکی تاڵدا ژیانی خۆیان بردەسەر. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووە کە خۆشگوزەرانیەک بۆ خانەوادەکانیان مسۆگەر بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی هەوڵی داوە داکۆچی کردووە لە مافی زیندانە سیاسیەکان لە ئاستی عراق لەسەر ئاستی پەرلەمان و لە دەستور و لە هەرێمی کوردستانیش و لە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕابردوودا ماف و امتیازاتی باش بۆ زیندانە سیاسیەکان هەبوو. بەڕاستی پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەبات و تێکۆشان بەردەوامە، بەڵام زیاتر هاوکاری کەم ئەندام و پێشمەگە دێرینەکان و کەس و کاری شەهیدە سەربەرزەکان بکە و زیندانە سیاسیەکان. چی پێویستە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدان، بۆ زیندانیانی سیاسی، بۆ کەم ئەندامانی سەنگەر بەڕاستی دەبی درێخی نەکاتن، چکە ئەوان ژیانی خۆیان بەخشیوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە کورد و کوردستان. جەماهیری گەورەی ئەو تۆڕەچاو دەکەین کە بە هیچ هێزێک لە بنایە. 45 ساڵ پێش ئێستا لە هەڵومەرجێکدا یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا کە خەڵکی لە بێئومێدیەکی زۆر دەژیا، بەڵام هاتنە مەیدانی یەکێتی بەڕابەراتی مام جەلال ئومێد و هیوایەکی زۆر بۆ خەڵکی کوردستان گەڕایەوە. لەو ماوەیەدا و لە ئەنجامی خەبات و تێکۆشانی شاخ و شاری یەکێتیدا چەندین دەستکەوت بۆ کوردستان بەدەست هاتووە کە جێگەی شانازی هەموو کوردێکە. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.